كاك حميد شوني بخير بي. زۆر خۆشحاڵم طبعاً کە جەنابەت لێرە میوانی و زۆر پێم خۆش بوو کە هەدەفم بوو کە لەو بەرنامەیە پێکۆ بەرنمەیەکی باش بکەین لەبەر تۆ خۆت زۆر لەسەر ئیشەکانت قسە ناکەی و زۆر لەسەر توانای خۆت قسە ناکەی بۆیە من ئەوە ئەبینم نەگوەک برادێک بەڵام وەک کەسێک کە لە هەمان وەسەتا ئیشەکە ئەوە ئەبینم تاقە و توانای تۆ چەندێکە کە پێویستە باسکرێ بەڕاستی هیوادارم لە دوایان بەرنامەوی تر بەردەوام باسیکەی یعنی شتی خۆت بە گرنگ پیشانی خەڵک دەی هەروە گەزاین ڕەنگە خەڵکی ئەوە نەزانن کە پێشتر تۆ چەند بەرهەمی ترت هەبووە جگە لە 1970 یەکێک بوو لە ئیشە باشەکان کە چووە ناو خەڵک و بینەرێکی باشت بۆ خۆت پیا کرد و هەم بۆ فیلمەکەش ئەنجا بەخێر بێ. خۆشبی سپاس کاک سەرەتا سڵاو لە جەنابەت و لە میێرانی خۆشەویست و خەڵکی خۆشەویستی کوردستان. فیلمی 1988 وابزانم ئاشکارە بوونی من بوو لە سینەما یەکەم فیلم بوو سەر سینەما بەڵام من لە ساڵی 2007 بەڕاستی لێرە دەستم بە کاری سینەما کرد لە فیلمێکی بەناوی لە حەشارگای شێردا بەڵێ دەرهێنەر کاکی فکری باڕۆژی بوو. بەڵێ فیلمەکە نازانم دوجار سەری نەگرت پاخش نەکرا هەموو شتێکی تەواو بوو ینی هەموو شتی تاوە باو ئەخیرەژی لە سینەما و جەماوار بەرنامەکیاندانەوە هەموو چارشەم بەڵێ وابزانم لەوێ عرض کرا پاخش کرا بوو کە من دەرفەتم نەبوو بەڕاستی بچم ببینم هێشتا بەخۆم لەم دیتووە ینی ساڵی 2007 دروست کرد هەفتیان هەشتاگە خەڵات ناو مناڵ بوو یۆ کات ئەرەوەڵا چۆن بوو تەجروبەیەکی چۆن بوو باش بوو چکم پێشتر لە ئیرانیشی شانم کردبوو بەسکەوەی سینەما نە نوێ بوو من بەڵێ بەس هەر حەزم لێ بووە واتە لەسەر فیلمی 1970 یعنی ئەزمونێکی تازە نەبوو بۆ تۆ تازە ئەزمونت کرد بوو پێشتر ئەزمونونەکانی ترت چۆن بوو یعنی مقارنەتەن بە فیلمی 1970 دوو فیوچر فیلمی درێژم هەیەوە کوردی باسکەین باڵە سێ کورتە فیلم هەیە یەکێکیان ژوورەکەی ترە بە دەرهێنەرەتی سەید کەماڵ ڕێز سڵاومان هەیە بۆ کاکسەیدی خۆشەویست بەڕاستی ئەو پاڵنەری من بوو کە دیسان بگەڕێمەوە بۆ سینەما چکە زۆر حەزی لێ بووم بگەڕمەوە سەر شاشەی سینەما ڕاست لێ دوو ئەو فیلمی کورتە فیلمی سەید کە چوو فستیوالی دووکیش بەشدار بوو بزانم کورتە فیلمی ڕێگاکان هەبوو بە دەرهێنەرەتی ئەژین کاوە بەڵێ کە دەرەنجامی باشی هەبوو لە کوردستان نا لە فستیوالی دووک بەشدار بوو ئەو نازانم بە چ هۆکارێک هیچ شتێکی وەرنەگرت بەس بربژێر بوو باشترین کورتە فیلم بەس کە چوو دەرەوەی وڵات هەڵ یەک لە دوای یەک خەڵاتی وەرگرت هەر کەسێ بێ لە جێ من بیر لەو شتە دەکەتەوە کاکە بوو لە دووک خەڵاتی وەرنەگرت پێ دوایە چییە هۆکارەکەی چیەوە دوو زۆنمان هەیە لە کوردستان لەوەرەوە فیلمەکە لە زوونێکی تر دروست کرا بوو فستیوەلەکە لە زوونێکی دی بوو ئەوە بوو مەسەلە بەڕای من ڕای منە بەس کارکتەر و هەتا چیرۆکەکەش نزیک بوو لە لای دهۆک و بادینان و ئەوانە پێ دوایە یعنی ئەو گۆڕانکاریانە دروست بێ بەهۆی ئەمەزۆنی ئەمەیە و ئەمەزۆن هەرچەنە من هیچ لەگەڵ ئەوەیان نیم کە نابێ ئەو زۆن و زۆنکاریە هەوێ ئاکرێ گروپی باشی سینەمایی هەبن کە بەردەوام لە کێبڕکەیە بن لەگەڵ یەکتر لە منافەسەیە بن ئەم بەرهەمێ دروستکە ئەم بەرهەمێکی باشتر لەم دروستکە ئەم دانێکی باشتر لەم دروستکە پێ دوایە کاریگەریەکان هی ئەوەیە یان چۆن یەک بەدەستە من تۆنیە کە بڵێن باس نەکەین زوونمان هەیە یان نییە هەیە تو ناتوانانی بچێناو ئەو تار نەبی ڕاستە بە تایبەت هوەریش تایبەت لە هوەریش دوو بەڕای من لەگەرەوەی کە هاولێر یا زوونی ئەولای هونەرمەندی چاکی دەدە هونەرمەندی باش دەدە بەڵام سلێمانی یەک دوو هەنگاو پێشترە ئەو هەمومان دەزانین وایانە ئەو ڕای توش دەردەگرم والله ڕای من زانی چیە سەیکە قۆی هەنێ جار ڕایەکان گرنگ نییە ئەزانی بۆچی نەتیجەکە گرنگە چونکە ڕای عادەتەن شتێکی میزاجیە یعنی
کاتێک کە ڕایی ئەدەی تۆ لەسەر ویست و خواستەکانی خۆت تۆ ڕاییەکە ئەدەی لەوانەیە من شێوازی ئیشکردنی بۆ نمونە بچین باسی فیلمەکانی دەرێ بکەین لەوانەیە من شێوازی ئیشکردنی فیلمە فەڕەنسیەکانم پێ باشتر بێ لەوانەیە تۆ ئیبۆلیودت پێ باشتر بێ بۆی منیش ڕای شخصیم پرسی بەڕای من هەمووی وەک پاکێجە گشتیەکە وەک ڕای خۆم تقریبان ئێستا هەمووی پێکەوە لە هەنگاوێکی باشە هەرچەنە لە پرۆگرامەکانی پێشتریش باسم کردووە کە ئێمە پێویست بوو چه هەولێر چه سلێمانی چه دهۆک پێویست بوو هەمومان یەک فستیڤاڵی باشمان هەبێ نەک هەر شارە و هەر شوێنێک و فستیڤاڵێکی لێبێ و بە کاڵ و کرچی بەڕێوە بچێ بەڕاستی یعنی ڕای من ئەوەیە کە ئەبواە قەینا بە ئەوانش هەبن بەڵام شتێکی تر هەبایە وەک کورد وەکو بڵین فستیڤاڵێکی گەورەی کوردی ئیتر هەموو ناوچە و شار و شارۆچکەکانی کوردستان کۆ بکاتەوە جالای من ئەوە گرنگە ئەو ڕای من ئەوەیە بەڕاستی ڕایەکی جوانە منیش هەمان ڕایم هەیە ینی بۆ خۆمان چندین کە مەسەرەن چەند فستیڤال لە موقعیە تۆبی بە پێشکەشکار من بووم بە میوانی تۆ پرسیارت کردمە جوان برادرین ترازان بەرنامە بینەرانش هەست بەوە دەکەن کە مە برادرین سەرەتا ئەکید وەکو مناقشەکی کوو لە کافە هەموو ڕاست تاکید خۆزگە یەک فستیڤالمان هەبووە بەڵام نازانم گرفتەکان چین کەوە ناوی بە یەک تشت هەمان زوون و زوونکاریەکەنیە کە باسمان کەس اعتراف بە کەس ناکە یعنی کەس ناوێ ڕێک وایە لە عینادی خۆی بێتە خوارێ یعنی تەنازولکردن خۆشتێکی زۆر نۆرماڵە بە تایبەت لە هونەراتەوە بێت تەنازولکەی بۆ یەکێک کە باشتر لە تۆ ئیشەکە یعنی ئەبێ وا بکەی بەڕاستی ئێستا بۆم هێشکردنی من بووە بەرنامە بوو کاک بڵند وەکو تەنازولێک دادەنێن دەزانی بۆچی دیار نییە ئێرە دەرهێنەر لەگەر ئەکتەر ئەگەر باسکەین لە شانووی چ لە سینەما بیت وەکو هاوکاریش دەکەن دەرهێنەری مەلێرە بندەستی دەوێ یعنی لە بازنەی من مەچوو دەرێ ئەگەر لە بازنەی من کوێ دەرێت شوێنە بازنەی دەرهێنەرێکی تر مەگەڕێەوە بوو لای من ئێنە ئەگەر سیرکەی دەرهێنەرەکانی ئێمە بازنەی خۆی دانەوە تایبەت لە هەولێر و دهوک کۆمەڵێک ئەکتەری خۆی بەکاردەینی بەس زیاتر نه دیارە خۆ ڕاست توانم نمونەی بینم بەس لێگەڕێ بەس دیارە با تووشی شەڕ نەبی دوای من حقیقەتی باس دەکەم بەرە ڕۆژ باس دەکەم ڕاستە خۆی ئەرچەنە ئەوانە کە نابێ بەڕاستی ڕوبەڕوو ببێتەوە ئەو شتانە بە تایبەت بۆ ئەکتەر و من هەدەفی بانگێشکردنی تۆش بەڕاستی بۆم بەرنامەیە ئەوە بوو کە ساڵانێکە ئێمە لە کوردستان بینەر تەنها کۆمەڵێک ئەکتەرن ئەیان ناسێ باشە کە لە لای ئەوان کەسی گەورەن و زیرەکن و ئەوانە بەڵام زۆر کەسی تریش هەیە کە لەوانەیە لایانی ڕاگەیانەکەی زۆر بەقۆت نەبێت نێوێشتەکانی خۆی ئەوەندە گەورەکە لە لای خەڵک باشە هەرچەنە ئەمە شتێکی تەبیعیە بەڵام جەنابەت پێم خۆش بوو بێ هەم وەک برادەرایەتی هەم وەک ئەکتەرێکی باشی بەڕاستی لە لای من بۆ من یەکێکی لەو ئەکتەرانە ئەگەر بێتاقەت نەبیت و ئەگەر بەردەوامیت هەبێ ئەتوانی نەتیجەیەکی زۆر باشت هەبێ لە ناو سینەمای کوردی ئەو بۆ دەرێژ بە هەتا جابۆیە پێم خۆش بوو هەم وەک سەپۆرتێک هەمیشکی گلەیت زۆرە حەزەکەم تۆزێک ئەو گلەیانە بزانین چی چون دیارم لە میمیکی فەیس دیارم توێڕایم زورە یان نا جارجار فێکی شەوە قساکەی دێمە گلەیەکەی زوو سوپاس بوو بشکێریت کاک بڵند ڕاستەکێ ئیشەڵە هەوڵ دەدەم بەردەوام بم بۆ من گرنگ نییە لە چ زوونێک ئیشکەم یعنی بەم سیاست و هونەر تشتی زۆر گیانە طبعا هونەر زۆر گەورەترە لە زۆر گەورەترە ئافر دەبی پاڵنەر بیت بۆ چارەسەرکردنی کێشەکانی حاڵ یعنی هاوچەرخ مێژوو یعنی با بڵێن تشتێکی بەردەستە کە ئەگەر تەرکیز بکرێت سەر زوو تشتی دەگۆڕێ یعنی دەگۆڕدرێت بە سینەما لە ڕووی بیرکردنەوەی خەڵک گەنج ماوزوعی کومەڵایەتی زۆربەی زۆر ئێمە لە دوو ئەوەنە لە ئەو شتانەکە مەسەڵەن ماوزوعاکی بی نەگۆڕێ بەس سەرمایەکە پێ وەرگیرێت شتێکی بیکە و خلاص دەرەنجام ڕعی و پرسیار بوچوونی خەڵک لەسەر فیلم هیچ فیلمەکە دەکرێت و تەواو دروستە
هەموو شتێک ناتوانم باسکەم. نانە ئاساییە لێت تێگەم بام پرسیارێک لێ بکەم باسی فستیڤال و فستیڤالە سینەماییەکانمان کرد ئەمەوێ بزانم تا چەند بۆ سەپۆرتکردن و دروستبوونی ئەکتەرێکی با بڵێن ئەکتەرێکی خۆمان گرنگە کە فستیڤال هەبێ کە بەشداری بکە لەو فستیڤالانە کە گرنگی پێ بدرێ تا چەند گرنگە بۆ گەشەکردنی یعنی بۆ گەورەبوونی ئەو ئەکتەرە 100% تأثیر هەیە یعنی ئەو فستیڤالانە ئەگەر بکرێن بوو نمونە مەسەڵەن ئەگەر گوتت یەک فستیڤالمان هەبێت وانە لە کوردستان ئەو فستیڤالە بە دل و گیان بەشدار دەبین هەمومان وانە بەس کە بوو دوو فستیڤال ئەو شارە ئەم شارە جارە هەولێر هەر نیەتی با بزانم وانە فستیڤالمان کووەوە ئەگەر یەک فستیڤال بیت منافسە زیاتر دەبێت کوالیتی شەکە بارز دەبیتەوە وانە وەکو جاران نامینی ئەکتەر زیاتر وەردەگیرێت ئامادەکاری زیاتر دەکرێت بەرهەممان زیاتر دەبی بەس نازانم کەس نییە پارەی پێ بدە ئێمەژی ئەو دەسەڵەتەمان نییە نازانم چ بکەین چ بکەین کومەڵە شخصین بەس باسی سینەما دەکەین ئەو فیلمە خۆش بوو ئەوە خراپ بوو باشە ئێوە وەگەزین لە هەفتەی پێشوو بوو پێش چەند ڕۆژێک خەڵاتی 1970 خەڵاتی باشترین فیلم و باشترین دەرهێنەری پیا و دەرهێنەری خانمی برد چۆن بوو ئەحساسی بۆ تۆ چۆن بوو کە ئەو شتە دەزانی خەڵاتی باشترین ئەکتەرە دۆرگرتووە وڵی هەستێکی زۆر خۆشم هەبوو یەکەم جار ئەوە بوو کە حەزم لێ بوو لە فستیڤالەکانی خۆمان باشداربی دەرسوزیەکی ئەوم هەبوو یعنی یەکەم دووا جار گوتم باشە ئێرە گیر و گرفت هەبوو لەسەر ئەکسنتی من دیسان قسەکردن لە دەروەی وڵات ئەو شتار نەبووە سەیری ئەکتینگ و میمیک و بینە و بەردە و ئەوانە دەکەمەنیە ئەوژی واستات شتێک بە ناوی لەوێ نییە زۆر کایف خۆش بووم طبعا هەر کەسێک بکای خۆش دەبێت تۆ لە وڵاتێکی بێگانەوەکو فەڕەنسا بەس هونەر پەروەر ینی فەڕەنساییدی بنیادنەری سینەما و کامیرا و فەڕەنسا خەڵاتێکی وەرگری چۆن خۆشحاڵم منی زۆر خۆشحاڵ بووم و چاوەڕێوان وام دەکرد هەموو میدیاکانی کوردستان باس لەو شتە بکەن دەستکەس باسی نەکرد بەس 964 کاک بڵند بوارەوە حقیقەتە ناچای من ئەوە ئەرکە بەڕاستی ئەرکی هەموو میدیایەکە چونکە بڵێ و نەڵی فیلمەکە کوردیە ئەو کەسانی ئیشیان تیا کردووە کوردن قەیناکە ستافی دەرەکی تیا بووە بەڵام ئەم کەلتورە ساڵانێکی زۆرە لە کوردستان هەیە لەبەر ئەوەی کە پێشتر مەسەلەن ئەوترا ئێمە هەموو کادرێکمان نییە بۆ هەموو پۆزیشنێک لە سینەمای مەجبور خەڵکی دەرێبێنین ئەمەی ئێستاش کە هەبوو و کە خەڵکی بیانی تیا بۆ وەک هەموو فیلمێکی تر شتێکی زۆر نۆرماڵە بەڵام مهم فیلمەکە کوردیە فیلمێکی کوردیە ئەکرا زۆر باشتر سەپۆرت کرایە ئەمە هۆکاریسی بوو بۆ سەپۆرت نەکرا لە شوێنەکانی تر دەستگا میدیایەکانی تر یعنی من زۆر بەکەمی خەبەر وشتم بینی لەسەرەوە لە کاتێک ئەمە سێرەکی زۆر باش نبوونی متمانە بە جیلی نوێی سینەما بوو ئەوانەی ئەو فیلمیان کرد هەموو خەریجی ئاکادمیک و نوێنە بەڵێ ئۆکەی ئاکادمیکن یعنی ئەویشان فێر بووە لە ڕێگای دروست نەک تەجروبی تەمام متمانەیان نەبوو بەو تیمە بۆیە مثلەن شتێکی سەیریان دەکرد ئەم چوومە لای دوو شخصی زۆر مهم سەیریان کرد و ڕەفزیاندا لە لای من ئەو لای چەند جار ڕەفزیان وەرگرت چونکە تیمەکە گەنج بوو بەڕاستی بەس ئاکادمیک وە لە بیرمان نەچی ئەوەش دەرەنجامی بوو دەرەنجامێکی زۆر باش هێشتان وایە هێشتان ئینشەڵڵا بەشدار دەبی لە فستیڤالەکانی تریش و وەرگیرە وابزانم لێ دوو فستیڤالی تریش وەرگیرە متمانە بە جیلی نوێی ئاکادمیک نەمایە دوو باسمان کرد وابزانم ڕۆژێک لەسەر شتەکە ئەو جیلی قەدیمە نابی ببینی یەکسەر بۆ دیکتاتۆریەت لێرەش هەبی چییە با نەمینی با جیلی نوێ بێ با تۆزێک مەدانی چولکەین بۆوانە بزانن چ دەکەن وانە ئەوە یەک نمونەی ئەوە بەتاکید یعنی ئەوانەی کە با بڵێن وەک تۆڵی جیلی پێشووترن خەڵکی زۆر باشێ فیلمی زۆر باشی دروست کردو بەڵام منیش لەگەڵەوەیان هەندێک کەس هەیە کە پێویستەوە ڕاستی ئاسانکاری بکەن بۆ جیلە تازەیە بێنە پێشەوە چونکە دەمی هەر کەسێکیانەکەیتەوە سەیری باگراوندی هەر یەکیانەکەی دنیایەک چیرۆک و دنیایەک ئەتوان بڵێم داناییان تێ دنیای زیرەکییان تایە بەڵام کە تۆ ئیتر
هەر دەستی نەگری و کە نێڵی بێتە پێشەوە نێڵی گەورە بێ کابراش تااقەتی نامێنێ خاچە ئیشێکی ترەکە ئەرەوەڵە ڕێک من حاڵەتەمان زۆرە ئەجا لە چی ئەو ئەمە بە مامۆستا ناویان دەێنین وەکو احترام ئەوان حسابش بەم بوو ناکەن ئەو حقیقەتێک ئەوە گێم لێ بە خو لە بەرامبەری مە قەسەنێک بەس گێم لێ دەبی ینی کاکە ڕای چی بوو لەسەر فیلمە هەر باسی نەکردووە بە حرەکەی گوتی نانە گوێم لێ بووە خەبەر دێ نانە ڕاستە ئێمەش هەر بە مامۆستا ناویان ئێستاش بە مامۆستا ناویان دەین بڕوا بکە هەر کەسێک یعنی پێناسەی شخصێتی خۆیەکە هەر کەسێک هەر قسەیەکە هەر چۆنێکە تا من وەکو خۆشم بەڕاستی هەر کەسێک غیرەتی ئەوەی هەبوو بێ ڕۆژە لە ڕۆژان تەنانەت وتبێتی ئەمەوێ فڵانە هوەریش دەست پێ بکەم دەستیشی پێ نەکرد بێ لە لای من کەسێکی گەورەیە چونکە ئەو جورئەتەی هەبووە کە بڵێ ئەبم بە مخریج ئەبم بە ئەکتەر ئەبم بە بەڕای من ساڵە 99 جورئەتەکەی طبعا ساڵە یەکی ژماندی بوونی خۆتە ئەوە ڕای منە لە هەموو شتێکی فێربوونی زمان سینەما ساڵە 99 بریاری خۆتە کە بریارەکەدا جورئەتت هەبوو ئەوی شەی بکەیت تەواوە ینی ساڵە یەکی ژماندی بوونی خۆتە جیاوازی فیلمی 1970 چی بوو چۆن بوو بۆ تۆ باسکردنی حقیقەتێکی ئاشکارا بوو چکۆ مێژوو بەدەستی ئەو کەسانە دەنووسێت کە گەمەکەیان بردیان ینی من گەمەم بردیەوە بە دڵی خۆم دەنووسم وەنیا شتێکی حقیقەت مەسەلێکی هەیە ئەڵێ مێژوو یان حقیقەتی وەکو خۆی باسکە ئەگەر دەرەنجامی مردنیش بی وا بزانە وەکی خۆی بەحسمان کرد ئەچیت هیچ ئەم لاولایەتیانەوە وەڵڵای من وەکو ریسێرچ وا بزانم هیچ ئەم لاولای تێدانەوە ئەو دوایە کرێ و پرسیارانە لە کاگەژوانیش بکەین بزانین هەرچەنە بەڕای من زۆر قسە لەسەر ئەوە کرا کە ئەو مێژووە بەو شێوەیە نەبووە گێڕانەوەی ئەو مەواضوعانە هەتاکو ئەو کەوتنە خوارەوەی ئەو وەرەقانە ئەو وەرەقە سپیەکان زۆر شت هەبووە کە گوماناوین کە دەهاوەک چۆنەڵی تەموو مژاوین بەڵام دوجارە خۆ ئەگەر سەتی چیرۆکەکەشی وە خۆی نەجێڕابێتەوە زۆر تەبیعیە چونکە ئەتر فەنتازیای دەرهێنەرە کە ئیشێک کە دەرهێنەرێکی هەبوو کە تەواوی تر دەرێنە دەتوانێت فەنتازیای خۆی زاڵکە بەس بریاریداوەنیە چیرۆکی خۆیەتی فیلم بۆ خۆی دروستەکە المهم کۆمەڵی خەڵ قوربانی بوون ڕاست بەڕای من ئەگەر درۆیەکی گەورە لە فیلمەکەدا هەبووە هەنی گوتی ناپێت کەس قوربانی نەبووە مەسەلا بۆ 5,000 کەس قوربانی ئێمەش پێشانماندەوە ئەوە ڕای منە ڕاست کوردیش بوون کارەسات بوو کارەساتی و ئەرکی لەسەر شانمانە هەرچی کارەسات هەبووە بوو جیری خۆمان و جیری نوێ و داهاتوو ئەو مێژووە ڕاست بەخش بکەن کوو بووە هەراوە ئەم وردەکاریەکانی هەتا بابەتی عاشق بوونی تۆڵە بە ناویچی بکارەکتەرەکەتە شیلان هەتا ئەم چیرۆکەش ڕاستی بوو تەواو بوو فیکشن بوو ئەو چیرۆکە دەرهێنەر بۆ زیاتر تەفەسیل بدەرە سەر مەوزوعە بەس کاراکتەری تۆڵە و شیلان فیکشن دەبیتە خەیاڵی بەس گونجاو بوو لەگەر سناریۆەکە چکە دۆکیومنتی خۆت هەبوو ئەوزانام لەسەر لە بچەوە ئەوە دروست بوو بەس وەکو فیلم پێویستە تۆ هەندێک خاڵ هەیە دەبێت بەهێز ناتوانانی بەردەوام دوو چیرۆکی مەسەلەن کارەساتبار پێکەوە بژێڕیتەوە لە کاتێک ئەگەر چیرۆکێکی تۆزە ئەهوانترت نەبێن نەک چیرۆکێک مەسەلەن هێڵی چیرۆک عین کە تۆ چەند هێڵێکت هەبوو پێویستە بۆ یەکسانکردنەوەی ئەم دوو هێڵە لە سنتەرەکە هێڵیش ترت هەبێ هاوسەنجیانکە بەس جوان بوو لە لای من هیچ مبالغەی تیان نەبوو بەڕاستی دیمەن و شەڕشتەکەی تۆش خۆش بوو ناو تەقانەوەی حەلاقەکەەوە جنێودانەکان سپۆیل نەبێت چکەوە بزانم زۆربەی خەڵک نەیان دیتووە هێشتا احتیاطی باسپۆیل بابی بینن بابچن ببینن دەست خۆش بەدڵت بوو نا زۆر باش بوو من ئەو دیمەنانە بەڕاستی زۆر باش بوو تۆ خۆت کامت پێ باش بوو کام دیمەنەت زۆر بەدڵ بوو ئی فیلمەکە کام دیمەنم بەدڵ بوو
دیمەنێک هەبوو من ملپێچەکە ئەگەڕێمەوە بۆ شیلان لە فەرعەکی دەچم بەسەر ڕێگای شیلان ئەڵێ کووە من دۆزیەوە ئەڵێم ئاسانە بوو ئێمە یعنی بە باسیەوەکەم ئەو یەک تشتی بە باسکەم ئەوەی بابزانم یەکەم فیلمە بە بەعەکسەوە پێشمەرگە بە پێچەوانە پێشمەرگەی بە قووەت پێشاندەوە هەموو فیلمەکان بەس شەهید بوونی پێشمەرگ درستە پێشمەرگە زووی شەهیدماندەوە بەس ئێرە ئەمە خاڵی بەهێزی پێشمەرگەشمان پێشاندەوە چالاکی بەرامبەر بە حیزبی بەعس ستەمکاری بەعس ئەمە چالاکی باشمان پێشاندەوە پێشان ئەو تشتەش هەبووە لە فیلمەکانی تر وەکو سەرسەری تێپار بووە لەو ماوزوعە یعنیش وایت شاتە هەمووی بە تەفاسیل بەس نەکراوە وابزانم یەکەم فیلمە بە تەفاسیل باس لە چالاکی کرابێت چالاکی دژ بە ستەمکار و داگیرکەر و ئەوەش هەبووە کەس باس لەو شتە ناکە ئەڵێم بوو پێشمەرگە بە عاشقی پێشاندا وابزانم لەسەر کۆمنت قابل پێشمەرگە هەر ئینسانە طبعا زۆر بە کەمی بە وردەکاری باس کراوە ئەو لە جێ دڵخۆشی بوو کە لە فیلمی 1970دا هەبوو و لە درامای گەردەلولی ژەو کاتە مەسەلەن کە باسی هێزی پێشمەرگە کرا باسی ئەو تەفاسیلانەیانە کرد مەسەلەن لاینێکی خۆشەویستی تیا بوو لە ئیشەکە لەگە پێشمەرگەکان ئەو دیتێڵانی تیا بوو کە خەڵک تەلەبەی زانکۆ بوو قوتابی زانکۆ بوو ئەچوو ئەبووە پێشمەرگە یعنی ئەمانە زۆر گرنگن وەک تۆش باست کرد زۆر کەمتر ئیش لەسەر کراوە باسی لەهجات و شتەکانمان کرد و لەهجاتە زۆر کێشە بوو بۆ ئەو فیلمەتان بوو دارهێنار کێشەی نەبی با کێشە نەبیچ کوردی هەر کوردی نییە ئێستا ئاگاز بۆ دینیژی بۆ خۆم تو دە هەتێگەی ئێجاز حاسکەم مەسەلەن زمانێکی اشتراک هەبیت ڕاستە مەسەلەنکە ئیران فارسی هەیە وانە باس زاراوەی لوری کوردی زمانە تورکی هەموو هەیە لە جێی خۆیتی بەس فارسی مشتەرەکە کوردیژی وەزانم سۆرانیە وانە سۆرانیە سنترال کوردیشمانەوەند سۆرانیە و فەرقی چییە کوردی هەر کوردی ئەگەر ڕۆژێک لێ ڕۆژان من دەستم بە دارهێنەرەتی کرد ئیشەڵا دەیکەمیش هەرکەس بە بەزارەوەی خۆی قەسە بکە کوردی هەر کوردیە ڕاستە ئەوە لە زمانی تو خوارە ئەو پێدا لە زمانی ئەوە ئیهانەیە قەسەکی جوان نییە کوردی هەر کوردیە 1990 شەکان هەر وەکوێکن بەس شێوازی کوتنی فەرق ئێوە تۆشیان تۆ زمانت خوارە منی جوان بوو تو جار بوو ڕاستە بەکو دفێنس من دەستم پێ نەکردووە بەس ینی کوردی ها کوردی ئازدنکەوتە بۆ دینی ئۆخۆم دێڵت طبیعیە زۆر زۆر وانە کە ئێمە لە یەکتێ بگین با ئەگە یەک بۆ شەواتە تێدۆ تێ نەگەشتی بێژەماس تێ نەگەشت بلا توژی زۆنی بڕوان ناکەمەوە کێشەیەکی گەورە بێ هەرچەنەوە بە تەنیان ڕوبەڕووی تۆ نەبووەوە ئەو شتە ڕوبەڕووی فیلم و درامای تریش بۆ تۆ کە لە هەجاتی جیاوازی کوردی تیا بووە هەرچەنە بەڕاستی ئەمە یەک دوو جاری تریش باسمان کرد شتێکی زۆر بێمەعنایە نمونەکی ینی بڕە بە قەسەش من هەڵ بژێردراوە بوو درامایەکی ڕۆڵێکی سەرەکیم وەرگرتووە باشە دوجار پەیوەندیان بە من کردووە گوتی کاکە چکات و ئەکسنتی بادینیت پێوە دیارە خەڵک بە سیاسی تێدەگا ڕۆڵەکە دەگۆڕین ڕۆڵەکەی منیان گۆڕیوە بۆ ڕۆڵێکی تر دوجار تەلەفۆنیان کردووە کاکە ئێوەژی خەڵک بە سیاسی تێدەکە ئەو حەقیقەتێکە دیسان چوار جار ڕۆڵەکە منیان گۆڕی بە چوار جار ئەجا نازانم لە ئاخیر دەگاتە چی هەر ڕۆڵی من هەر دەگۆڕێ کودی هەر بەردەوامی لەگەڵ بازانم تیمەکە حەزیان لێ من باشدار بووم لە درامایەکە بەڵام لە دوو تشتێکی دەگەڕێن هەم من ئەکسپتی بکەم ئۆکەی بدەم لەسەر ئەوەی کە مەسەڵا ڕۆڵی دەگیرمەوە هەم سیاسی نەکرێ شتەکە چکە من کە قەسە دەکەم بادینی پێوە دیارە تۆ بە حیات ناتوانانی بە بادینی قەسە بکەی منیش بە حیات ناتوانم ڕێک بە کۆنگ بە سۆرانی قەسە بکەم وانە کوردی هەر کوردیە بەڵام ئێجا چییە مەسەلەن فەرقی هەیە نانە خەڵکیش بە سیاسی تێناگە دەرهێنەر هەیە ئێستا هەربی لەو شتە دەکاتەوە کاکە بە ناست ئیشتەکەت دەبێتە سیاسی وانە وایە ئەم پرسیاری دەکەم وایە تاوان ناوانە
طبعا وانە ناوی خۆی ئەوە ڕۆیای ئەنێ دەرێنەریشە خۆیەتی یعنی کە بەو شێوەیە بیرەکاتەوە گەرنا مەسەل لەم فیلمیشە بووە دەرێنەری خۆشەویست کاکشەو کە دەمین زمانی سۆرانی دە ئێگزام ئەزمون فیلمی ئەزموو مەسەلا خەڵکی سۆرانی تیا بووە خەڵکی بادینی تیا بووە خەڵکی ناوچەی تری تیا بووە شێوەزاری تری تیا بووە و هیچ کێشەش نەبووە بەڵام بە بڕای منەوانەی کە زیاتر زۆر لەسەر ئەوە تەرکیزەکەن ئەوانە خەڵکی ئای باش تێنەگەیشتون ڕاستی تێنەگەیشتون لە دەرهێنان و لە ڕۆڵی دەرهێنەرچیە هیوادار بەشتە نەبینیت لێرەش وەکو دارفەتێک دەزانم بۆ بینەران و خەڵکی خۆشەویستی کوردستان هیچ زاراوەیەکی مەبەستی سیاسی تێنەگەنە سەناگە کابرا ڕۆڵێکی پۆلیس هەیە بەڵام وەکو من قەسە دەکە حتمان ئەو زوونە نیە و سیاسی تێنەگە تێگەشتی ناو ناین بەس مەقسەدم تێگەشت یعنی ئەوەش بووە طبعا یعنی ئەوەش بووە بە کێشە بۆ طبعا کە بۆ فیلمی ترکە هەر حاڵیان کێشەیە هەر حاڵی چارەشتان یەک لەنە ئەنانە بوویت یعنی هەیت و نیت لە ناو دراماکە ئەگەر وەکو توڵەستانەوە بی مەسەڵەن من بچم فیلمێکی دەربینە بوو نمونە هەر هەمووی بوادینی بەکاربینم ئەوە چی کو دەبی نابێ ناشتی دەزانم بە بڕای من دەرێنەر نابێ ئەوەندە فکری خۆی ئەوەندە بچوو کاتەوە کە بێ لەسەر ئەو سێ چار تاکیدی کردووە ئیلا و بی لە بەو زاراوای دەبی قەسەبی پلانە چییە پرۆژە و پلانە چییە وەڵا ئێستا حالیان خەریکی نووسینم ئەنووسی سیناریۆ نووسینە ئافرین زۆر باش سینۆپسیشی دەکەوە زۆر چاکە گەشتی بەکوێ گەشتە بە قۆناغ لە پێدە چوونە بام جارە ناو کۆمەڵگا دەگەڕێم سەردانی سوژن دەکەم سەردانی مەحکەمە دەکەم دادگا زۆر باش لە دوو ماوزوعی بە تەفاسیلم ینی وەک دراما یا فیلم ئافرینەوە یەک دوو جار مناقەشەمان کرد و ئەدوت من ئەوەندە فیلمی تر ئەکتەری بکەم دوای ئەوە ئیتر دەرێنانەکەم فیلمێک دروستەکەم ئەمە چۆنە خۆیم پلانە شتێکی باشە کە تۆ پلانت هەبێ بۆ ئیشەکانت بۆ ژیانت شتێکی خۆشە بەڵام تۆ ئامادەی مەسەلەن دەرهێنان بکەی دوای تەجروبەیەکی مەسەلەن 5-6 فیلمی تاقە و تواناکەت سەپۆرتی ئەوەکە کە دروستیکەی لە مەکتەبی سەرەتایی ئەگە بە بیرت دێ سەفی 4 و 5 لە ئیران بووین بەڵێ دەیان گوت حەزت لێیە کە گەورە بووی چی ئیش بکەی وەنیە ئەمە نوویسیم ئەکتەر چکو ئەکتەر دەبیتە دکتور دەبیتە دز دەبیتە قاتل دەبیت وەنیە ئەوم نوویسی خەڵاتیشم وەرگرت لەسەرەوە ئینشاء پێیان دەگوت ئینشاء ئێرە ناوی چییە دەبی بنوویسی ینی بزانم کە نوویسین ئەوم نوویس ئەمە هەر لەو کاتە پلانم هەبووە ئەوەندە فیلمی دەکەم دوای دەرهێنەرەتی 10 فیلمی دەکەم ئەمن زۆر معجبی کوێنتین تارانتینۆ ڕێزم هەیە لە بوو جەنابی تارانتینۆ هەر بەجددی ئەوجا تارانتینۆش سەرەتا لە کلوپێکی ئیشی دەکرد کلوپی فیلمیان بە کرێ دەدا و هەموو فیلمێکی بینی منیش لە کلوپ ئیشم کردووە کلوپی فیلم بە کرێدان و ئەوانە ینی لەوانەیە 1000 فیلمم دیتبی زۆر معجبی تارانتینۆ منیش پلانی خۆم داڕشتووە خۆشترین فیلمی چیە لای تۆ باشترین فیلمی تارانتینۆ 10 فیلمی هەیە هەمویان باشن ینی بەڕای من کامیان تایبەتە مەسەلەنها هەیتفول ئەیت ریزەروەر داگز و پالپ فیکشن جوان ئەوسە یعنی ئیتر ڕای من دووبارە ناونا تا چەند تاسیری هەبووە لەسەر مەسەلەن لەسەر ژیانی تۆ ئەو ئەزام کە لەوانەیە سیرکردنی هەندێک فیلم تەنها خولیایە بەڵام زۆر جاریش کە خۆت لە هەمان سپەیسا ئیشەکەی ئەو خولیانە ئیفێکتیانە بێت لەسەر ژیانت ئەمانە هەیە هەیان بۆ ئەم فیلمانی هۆڵیت ئیفێکتی هەبووە لەسەر ژیانت تارانتینۆ باس لە هەندێک کۆمەڵێک خەڵک دەکا کە بوونیان هەیە لە هەموو وڵاتێک بەس کامیرا زۆر بە کەمی دەچتە سەر ئەو ناو ئاشخاصانە ئەو نەفەرانە بوونیانیش هەیە ینی هەیە موجودە لە کوردستان زۆرە لە ئەفغانستان هەیە لە ئیران هەیە لە ئەمریکا هەیە کوێنتین تارانتینۆ کامیرای خۆی دەبێتەوە ماوزوعی خۆی دەبێتە سەر ئەو شەخصانە کە دیار نینە زۆر بەس بوونیان هەیە
ئەوە خاڵێکی زۆر گرنگە بەڕای ڕاست کە بزانانی ئەوە چی دەکەن کووە ژیان لەگەر بۆنە کووە کو مەشاکلی خۆیان حال دەکەن وەنیا کێشە و ئەوشتانە گرفت کێشە گرفتەکانی چینە چون حال دەکەن بە چ شێوازێک حال دەکەن کە شاراوەیە ژیانیانەوە تقریبان شارەوەیە و باسیش ناکرێ ڕاست لە ئەخبار و هەواڵەکان شتەرش باس ناکرێ بەس تەرەنتینۆ دەست بۆ شتای دەبا جوجا تۆژێت ئەوە دەست بۆ شتانە وەریکە 1000 لە سات دەڵێ زۆر باش هیوای سەرکەوتنە بۆ خوازیل هیچ هەیە یعنی سەپۆرت و شتە دەبێ یان جارێ بەس هەوڵە بەس ئەوەیە ئای بەرهەم دێ بە بە هیچ شێوەیەک ساپۆرتم نابێت ئەو سەناریۆیە بوو کەسی باسکەم یان سەرمایه‌دار سەپۆرتت ناوێت بۆیە ئەو هەند ئەکتەری دەکەم هەتا بتوانم خۆم ساپۆرتی خۆم بکەم تا بتوانین پارە پێیاکەی بە کوردیەکەی پارە پای دەکەم ئا فیلمانە دروستکەم حقیقەتێکی تاڵە بوونی هەیەنەوە کۆمەلگای ئێمە و دەبی بێتە سەر شاشەی تەسویر باشە بۆ پێدوانی ئەمە یعنی لە یەکەم فیلم تا بتێت دەست بۆ بابەتێکی ئاوا زەحمەت ببێ پێ دوایە ئەگەر ئێستاژی ئەستارتی لێ بدەین بۆ تەسویرکردن درەنگە خەڵک هێندە تش هەیە لە ڕووی سینەما و دراما تێدەگا بەڵێ لە پەروەەردە دەستی لێ بشو ئۆکەی هەندە تشت لە ڕێگای سینەما و دراما خەڵک تێدەگا دەرەنجامی مەوزوعێکی کە نازانن تو پێشانیان بێ کاکە وام مەکە دەرەنجامی ئەوەیە بەس بە حەقیقەت نەک بە درو نەک باسی ئەو لایەنە بکەی باسی ئەو لایەنەکە بچکە پارەیان دەیە نا لاینەکە خەیتەکە بگرەوە بە دروستی هەتا ئاخیری بڕۆ بزاری زۆربەی زوری کێشەکانی کۆمەلگا حەل دەبیانە دروستە یەکێکە لە خاڵە گرنگەکانی پەروەردە بەڕاستی بوو نمونە کوشتن لەسەر پارە و دزین زۆرە زۆر بووە بەداخەوە هەن هەیە بەردەوام ئێجا شار گەورە دەبیت تاوانە شتانەژی لە گۆرە هەیە مەشاکلیش پێ با دەرهێنەرێک بێت با تەفاسیل باس بکە کاکە گەنجی گەرمی ئەگەر ئەوی شەی بکەی ئاخیرت ئەوەیە بەس وەکو فیلم هەم خۆشە سیرکەی هەم ناخۆشە سیرکەی وەیەوە بەس ئەخیر دەرسێکی لێ وەرەگری ڕاست تۆ هەستەکەی کۆتاییەکەی خۆت چییە بێ یعنی لە نەتیجە ئەگەی بێت ئێمە حامید لەکوێ ئەبینینەوە خەڵک بۆ بریار بدە لەکوێ ئەدبینینەوە حەزەکەم خۆت بزانین یعنی کە ئەتۆ ئەو تارگێتەی هەتە ئێمە حامی دەبینین لە ڕۆڵ بینین لە فیلمێکی گەورەتر و لە دەرێ و فیلمێکی جیهانی وەک ئەکتەری بینین یا وەک دەرهێنەری بینن وڵا ئێرە بەگە بۆ بچتە پێش کە من ئێستا 2 ساڵە بەشدار هیچ ئیشێک نێومە دوای 88 بوو توانەوە پسێرە لە تو بکەم بوو باسمان کرد بازنای خۆیان لەناو بازنای نەبی یعنی ئەمە شتێک نەبووە مەسەلەن لای تۆوە ئیشت بۆ هاتە بێ قوبوڵی نەکەی تۆ یان مشکیلاوی بی هەنێک کەس هەیە زۆر مشکیلاوین لەسەر سێت یعنی دایمە من مشکلاوی نیم نیش تەسەوور ناکەم چونکە لێم بینیوی لە فیلمی کاکسەی بەڵێ هاتی سەر سێتێکی هاتمە سەر سێت چەند جارێک بینیم بەڕاستی خۆش بوو بەڕای من ئیشکردن لەگەڵت خۆش بوو چونکە جددی بووی خۆت باش ئامادە کرده بوو بەڵام مویم پاشەکشە نەکەی بەردەوام بی ئەو حەزانەی هەتە بە زەحمەت نایەتە دەستت ئەبێ بەردەوام هەوڵیان بۆ دی پێش هەموو شتێک نابێ بێتاقەت بی لێرە کە لە بوارێکە بێتاقەت بووی ئیتر تاوە دەستی لێ بشۆ و مەسائلی مەوزوعی سینەما و هونەر و ئەوانش ئیتر لە پاشە دەی ناتوانی بەرەو پێشەوە بچی نا بەردەوام دەبم بە جددیش بەردەوام دەبم کومەڵە کەسیات ناتوانن ڕێگالم بگرن کە بەردەوام نەبم لەویشە چکە من چەند کاری تریژی دەزانم وەکو دیزاینەرم موشن گرافیک دیزاینەرم ئینتێریۆر دیزاینەرم پارامتریک دیزاینەرم ماوەی 3 ساڵیش پێرفۆشنال ئیشی دیجێم کردووە یعنی ساوند پەرفیومنس زۆر باش
يعني استوديویەکی بە تەنیا استودیویەکی بەجورئەت دەتوانن پرسیارکەن ئەستۆدیۆیەکم تاڵا بەشم هەیە ئێستاش تەڵەبم هەیە شاگردم هەیە دێن لە سەفرەوە فێ لە مۆشن گرافیک دەبن و دوای 2 مانگ 3 مانگ تاینیش دەبن لە جەیەک ئیش دەکەن معاشی باشی ژێر دەکەن بەس بۆ خۆم خۆلیای سینەوە هەم ئەکتەری هەم داهێنەرەتی خۆلیایەکی جوان من واز بەس لە ڕووی ئەکتینگی سینەمە وەکو کاراکتریستیک مثلا حەقیقی نە ئەنیمێشنیش گوێم لێ بووە زۆر بودجە تەرخان کراوە بۆ دروستکردنی ئەنیمێشن بەڕێ بردراوە ئێمە چیرۆکی شاز و جوانمان هەیە لە بۆ ئەنیمێشن ئەنیمێشن بەشێکی گەورەیە لە سینەمای دنیا تاوان ڕاستە ئێمە هێشتا کەس چەندین فیلمی گەورەی هەیە کە بە بڕوای من دەرهێنەری باشیش لە دروستکردنی فیلمی ئەنیمێشنە زۆر بە باشی دەرەکەوێت وانە تۆ لەوانەیە کە فیلمێکی با بڵێن فێکشنەکەی فیلمێکی ئینەکەی زۆر ئاسان ڕیاکشنی ئەکتەرێک دەتوانی کۆنتترۆڵکەی بەڵام لە ئەنیمێشناوان نییە بتوانی هەموو شتێک بە دڵی خۆت بە دەستی خۆت کۆنتترۆڵیکەی ئاویش یا یەکەم بەیان باشترین بە وا بزانم دەبینە یەکەم ئەگەر ئەنیمێشنێکی بکەین چکات تا ئێستا ئەنیمێشنی بە قووات باشە بەرنامەی پێشووترت بوو نەفەرێک هات گوتی لەبەر نەبوونی ئەزمموی پێویستی خومان نەفەر لە دەرێ دەینین وانە کەسەکە بۆ باسەی کرد کاکە نەفەری بە ئەزممومان هەیە ئەو باسی ساڵی کۆنیە کرد ساڵ پێش 15 ساڵەوە پێش نەمەقسەدی ئێستاش بوو هەیە نەفەری بە ئەزممون هەیە توزێک لە دوی بگەڕێن هەیە وەکو مەسائلی VFX وشت خەڵک هەیە ئەگەر نییە نەفەری بینن دەورەی بوو بکەن چاودێری بکەن هەتا خەڵک گەنجی خومان فێر بیت ئەوەندە گەنج خۆلیای ئەویشەیە وانە من بەرپرسێکی باڵام دیت چت دەبین چ بگەین پرۆپۆزاڵێکم حازر کرد گوتم ئاکادمیایەکی سینەمادا بنین فێرکاری VFX سینەماتۆگرافی ئەم تشتی پێویست بیت گەنج بەس گەنج ڕاست کاکە گەنج هەیە حەزی لە کولیە و کۆلێژ نییە بوو نمونە کاکە وەرە ئێرە ئەی تاوان لە چی دەبیتە نمونەك لە سوسیال مێدیا وەکو وەرکشۆپ و ئەوانە ڕەنگە باشتریش خەڵک وەریگرێ زۆر گەنج هەیە من دەزانم من شاگردم هەم دەیێتە ئێرە دەرە حەزم لێ ئەو ئەنیمێشنای دروستکە ڕێگایەکی دوور و درێژە بەڵام سەرەتایەکە بە باشی فێری دەکەم لەمە بە بەڵاشیش فێر دەکەم هەندە کەسەیە بە بەڵاش دەرە پارەم نییە بێ ئیشم وارە فێر دەکەم کێشە چی هەم من ئاپدەیت دەبم تامانەوە نییە لەبەر پارە من کەسی ڕافزدامەوە نییە دێنە لای من گەنجە فێر دەبیت و تاین دەبی بەس هەبووە بەردەوامە ئێستا شاگردێکم هەیە گەشتە ئەو ئاستا بشتە ئەوروپا بخوێنیت هەر لە گرافیک مۆشن گرافیک و کاراکتەر زۆر زیرەک بووە یعنی شاگردی خۆم بووە بەس تەمرین ئێستا گەشتە ئەو ئاستا من دەبی پرسیار لێ بکەم باشە وەرە ئەوەکی دەنی ئاکادمیا مەسەلەن بانک هێشتنامە بزانە چەند گەنج دێ ئەجا فکری چوونە دەرەوەی وڵات بوو نامینێ وەرە هەر لەوێ ئیشکە ئەگە فێرە ئیش بووی ئەلێرە تاین دەکە دامەزراندن هەیە ئەلێرە بچە پرۆژەی فیلمی فڵان دەرهێنەری دەرچوو وەرن ئەنیمێشنێکی بووی دروستکە با کوالیتێکە بەرز نەبی یەکەم جار کێشە نییە بەس بەرهەمی خۆمانە وردەوردە باشە بەرهەمی خۆمانە وایانە با کۆل باش ئید بەرهەمی دوام باشتر دەبی ئی سەیەم ئی چوارەم تاوان بیناکردنی هەر ئیشێک ئەوە پرۆسەکەیەتی ئەو پرۆسە دروستەکەیەتی کە تۆ یەکەم جار خەڵک بە وەرکشۆپ و ئەوانە فێرکەی هەرچەنە کاتی خۆی ئەم هەوڵە هەبوو بە تایبەت بۆ سینەماتۆگرافەرەکان ئەوانەی کە لێرە نێسا بەردەوام خەریکی دروستکردنی فیلم و درامان و لەسەر سێتەکانن ئەو کاتی چەندین سینەماتۆگرافەری دەرەوە هەبوو چ عەرەب بوون چ لە ئێرانەوە چ لە تورکیاوە چ لە ئەوروپاوە هاتن ئەم شەخصانەی خۆمانیان لەگەڵدانا تا وردە ممارەسەیان کرد و ئێستا فیلم دروست و هەموو بەشەکانی ئەمێ ئەوە بڵێم سینەما بەتەنیا تەسویر و مۆنتاژ نییە پێش هەموو شت تۆ پێویستت بە چیرۆکێکی بەهێزە دوای ئەوە ئەو چیرۆکە پێویستە بکرێت بە سیناریۆیەکی تەواو کە ئەو مشکلی ئێمە بەردەوام هەمانە نازانین چۆن شتەکان کۆکی چیرۆکەکان کۆکەینەوە بیکەینە بناغەیەکی باش بۆ دروستکردنی فیلمەکان تەنانەت سینیش نەکرە پرۆپۆزاڵەکەت
پرۆپۆزەڵەکەی تۆ بۆ با 2 میلیون دلار پارەی بی چییە؟ با 4 میلیون دلار بی کاکە با 40 میلیون دلار بی چییە مەسەلەن 150 گەنج ساڵانە من ڕێگای ئەو گەنجە بگیرم ڕێگای دەروای وڵات نەگرتە پێشە خۆی بگەڕێتەوە خزمەتی ئێرە بکە با 100 میلیون دلاری بە چییە؟ بەس تشتەکە ببیتە بەرهەمی خۆمان هەر هەمووی کورد ئێستا هەر کەسێکە گەر دینارێکیش سەرفکە بۆ ئیشێک ئەوێ و دیناری بێ بە 2 ئەجا سەرفیەکە ئەوە کێشەکەیە و یەکەم شت کە ئەوانەی کە خاوەن دەسەڵاتن و خاوەن یعنی بازرگانە گەورەکان با بڵێن یەکەم شت کە باسی لەگەڵیان باسەکەی ئەوان بیریان یەکسەر ئەچێتەوە بۆ بازرگانیەکەی خۆیان کە تا چەند ئیسیفادەیە بێ بۆ خۆیان ئەگەر ئەم ئیشە بکەن ڕاستە من لە جێیەک دانیشت بووم نەفەرێکی پلە بەرزیش بوو ئاویش باسی دەکاکە بوجەماندایە ناگەڕایتەوە ڕۆشتووە ئەو زۆر هەبوو حاڵ هەکە بوجە بدە چاودێریش بکە ئەفعلە نەبێ کەسیش خۆی چاودێری بکە شافاف چاودێری بکە حەمید گیان ئەم هەموو کارە ئەکرێت لە هەولێر تۆش لە هەولێری دانیشتوی هەولێری بۆ لەو ئیشانی ناو هەولێرانی بۆ ئەبێ زیاتر لەگەڵ ستافی جەماعەتی لای سلێمانی ئیشکەیت و لە کاتێکا خۆت لێرەی ئەم پەیوەندی بەچیەوە هەیە طبعا پرسیارە هەرچەنە ئاسایی یعنی مهم هەمووی هەر کووردە هەمووی هەر فەنەکە هونەرەکە بە ناوی کوردستانەوە هیچ فەرقی نییە لە لای من بەڵام بۆ زیاتر لەگەڵەوان دەرەکەی بۆ ئەکتەر بانگ هێشکردنەوە نییە مەڵێ ئەکتەر نییە کاکە دەرهێنەر من ئەوڕۆ لە دەیکەم شتیوە هەیە شەتیوان نییە شەتیوان نیە شتەکە کووە دەبی دەرهێنەر بانگ هێشتت بووکە وەرە کاکە ئەوڕۆ لە بوو تو گونجەوە ئەمبۆریانە من هێشتان لە هەولێر بێژگە لە سەید کەماڵ بانگ هێشتی هیچ ڕۆڵێک نەکراوە ئەمە سەبەبەکەی چیە کەم تەرخەمی خۆتە لە عیلاقاتت لەگەڵ دەرهێنەر و ستافە هونەریەکانی تر لەم لێرە یاخود پەیوەندی بەچیەوە مەبەستت علاقاتی شەخسی بوو علاقاتی شەخسی بریاردەرە بوو ئەوەی کە بەشدار بریاردەر نییە بەڵام گرنگە ئەویش یعنی تۆ ئێمە کەسێکە بینن هەر خۆی بە دوورەگرێ لە هەموو کەسێک بەتەئکید ئەو کەسە درەنگترە خوێنرێتەوە وەک لە خەڵکی تر ئەمە پەیوەندی بەوە هەیە یان وەک تۆ باستگرە زۆر جوانە ئەسڵەن بۆ ئەبێ هەڵبژاردن بە عیلاقاتی شەخسی بێوە نیە لە هەولێر ژیان لە هەولێر سەختە من سەرقالی بژیوی ژیانی خۆم چیەکەی بۆ بژێوی ژیانە وڵڵاهی کافەکی بچووکم هەیە کۆشێکی دارم هەیە براندێکی قاوەی ئیتالی دەفرۆشم کرێ چیمە ژیان لە هەولێری سەختە پێڕاناگەی بەس بە هونەر پێڕاناگەم بەس لەسەر شاشە بوونم هەیە ینی خاک دەزانی من ئەکتەرم بەس عیلاقاتی شەخسی کە بچم بە شەودانیشم بخۆمەوە بە شەو قەسەکی بکەین بە ڕۆژ شتێکی دی ئەو شتەم نییە مەبەستی من تێگەشت بەڵە نام ناو شتانم نییە ئەتەوێ زیاتر بە هونەرەکەتەوە خەڵک بدناسێ دەبی وابی بڕیاردانەکان لەسەر هونەرەکەت بێ وەک لە شتێکی وابی ینی ڕاستە خۆیەوە لایەنە ستاندارد و پرۆفشناڵەکەی ئیشکردن نا من برادەتی وام نییە دیسان باس دەکەم هەر لەگە سید کەماڵی من محەممەد شێروانی ژەناسم جەنابەت کاک بڵم عەزیزی برا ئەوەنە بۆچی پێدوانی ینی هونەرمەند دەبێ مەسەلەن ئەکتەرە بێ علاقەیەکی باشی کۆمەڵایەتی هەبێ نەک بەس لەبەر خاتری ئەوەی کە بیکەنە بەرهەمەکانیانەوە فیلم و دراماکان هەر پێویستت بۆ علاقاتە کۆمەڵایەتیە نییە پێویستیم پێ بەس حتا ئەو ڕادەیە زەرورە یعنی ئەو علاقات شەخسیە نا بە زەرور نازانم چکە خەڵک ئەو چەند کەس سینەمە کاربن هەیە بە 100 کەس بن یعنی ئەو 100 کەسە نازانن من ئەکتەرم بە تایبەت دوای 88 دوو دراما کرانوە نییە سێ دراما 4 دوو فیلم لە هەولێر کران یعنی دوای 88 ئەوەندە ڕێکلام بۆ کرا
يعني خاك نظر من دانشتوی شهری هاوليرم ڕاست ويانا من فالوورم لنزيكي 1600 بوبا 9000 كاس او بس خلكي انديفيدوال خلكي كفيلم يعني بيني وو اوانا نظن طبعا يعني مقصد اگر بيوستي با علاقات شخصية مثلا ناسينين او شتانا هبي نظم لكده بداس بكم شوف السلام عليك السلام عليك هاي بقول مثلا من حزم لي اورو لا بينم يعني بيدوايا مثلا عيبية أكتر خوي هالواسي بإيشك بڵێ من ئامەوێ ئیلا ئەو ڕۆڵە ببینم هەرچەنە شتە ڕووی داوە دەچێنن بۆ پێشتر ڕووی داوە یعنی ئەوە زۆر کەس هەبووە فیلم هەبوو یعنی تەواو کۆنتترۆڵی فیلمەکەی کردووە لەبەر خاترێەوەی مخریجەکە برادری بوو ئەو ئیستغلالی وەزعەکەی کردووە هەموو شتێکی قۆڕخ کردوەوە بۆ ئەو دیمەنەی خۆی بۆ ئەو ڕۆڵەی خۆی کە هەیەی دارێنەر هەیە کۆرەپلک ئاموزە جیران برادر هەمووی بەشدار بۆ لە ئەوەکە من چڕڵکی دەبینم لەوەیە ڕاستە ئەسکەی بە جۆنی دەبم گرنگ نی ئاموزای من لەوێ هەیە کوەوەی بینم بەنانێکی بخوا ئەوە لەوانەیە زۆر بە عشایری باس دەکەم بەس حقیقەت ڕاستە من پێم وایە بێ سینەما بە دوور بێت لەو شتانە لە هەمووی کە بچێتە سەر لایانی بڕیاردان بچێتە سەر لایانی شخصی چونکە ئەمە زۆر خەتەرناکە بەڕاستی زۆر خەتەرناکە بابینەوە سەر باسی 1970 چۆن بوو ڕۆڵبینین لەگەڵ ئەو ئەکتەرانە کە لە ناو فیلمەکەیە هەبوون خۆت سەرسام بووی بە ڕۆڵی کێ لەگەڵ کێ زۆر مرتاح بووی من وەکو بەرکەوتن ناو فیلمەکە لەگەر زەریا سامی بەڵێ ڕێز و سڵامانەیە بۆ کاک زەریا طبعاً یەکێکە لە ئەکتەرە باشەکان ئەتوانم بڵێم ئەویشتا ئێستا پێرفێکت دەستخوشی لێ دەکەم ینی زۆر مرتاح بووم زۆر من ینی ئاسانتر بوو ڕۆڵگێران لەگەر ڕاستە ژەزمونێکی باشی هەیە چ لە شانۆ چ لە فیلم و لە درامایە بەڵام ئەویش کەم ئیشەکە دانیشتوی یەک ئەوین یەک قورتینە دەست خۆش بێ لەگەڵ کاکێژوان چۆن بوو کاکێژوان مرتاح بووی لەگەڵی بەڕاستی زۆر جددیە لەسەر ئیش تەمرینمان هەبوو تەمرینی زۆر بە قووەت پرۆڤە من دوو پرۆڤام هەبوو ئەکسنت و زاراوە بێزگە لە بەبارکەوتن لەگەر هەموو دیمەنەکانمان دەکرد بە ماوەی 6 مانگ هاتوچووی سلەیمانیم هەبوو ڕۆژی تەمرین لە سەعاتی خۆی دەبی لەبێ بووی ڕاست هێژوان بووە شتە زۆر ئەکادمیک و مەزبووتە ینی ئەوە بوو کە فیلم لە ڕووی ئەکتینگ سەرکەوتنی بەدەستێنا و بەدەستیش دەی هێشتا ناوێشە تیمێکی ئەکادمیک بوو تا چەند ئەکتەرەکان بە گشتی بە تۆشەوە بۆوانی تریشەوە هاوکار بوون بۆ کاکێژوان بۆ سەرخستنی ئەو فیلمە 50-50 بوو هەم لەوەی کە هێژوان تۆی ئازاد دادنێ ئۆکەی لەوانە یەک دیمەنی 20 جار پێت بکات دەنگیش لێ ناهەیە بە خۆ تێدەگەی کاکە ئەوە جارەکە دی با بڕوە هەتا کە وشەی پرینتت جێ لێ بوو ئەوە تاوە سیاسەتێکی تایبەتی خۆی هەیە هێژوان ینی هەتا لەگەری ئیش نەکەی نازانی بەس کە ئیشت کرد دەزانی کو ئیش دەکات پلان و پرۆژەی ترتان نییە بۆ دوای ئەمە بۆ 2009 هەیە بەڵێ بەستا ئەمەکو هەموو جار کێشەی سپانسەر بۆجێت و سپانسەر وەکو ڕاست بۆ من نمونەکی بینم سەرمایدار هەبووە وتێتی ئەگەر ئەوەندە پارە بدەم بە هەنگوو بچی بدەم بۆ هەنگوو دەدەم بە بینایەک مانگانە ئەوەندە کرێ وەردەگرم ڕاستەم قسەی زۆر باوە لە ناو بازرگانەکان وای وەنا من لەوێ بوومەوە باسەکرا ینی کاکە من بینایەکی دەکەم بۆ پارەیە مانگانە ئەوەندەش وەردەگرم بچی بدەم بە تۆ هۆی لە ئەوە بۆ پێشانەوە قسەیە تەواو بوو ڕاست بوو مەسەلەن بۆ ئەوانەی کە فیلمی ئارتەکەن هەرچە ناویش گرنگی خۆی هەیە تۆ ئێمە مشکلە ئەوەیە لە مەفهومی سپۆنسەرکردن تێناگەین نازانین چایە ئەو ئەنێ جارەتوان بڵێ بازرگانەکانیش حەقی خۆیانە چونکە ئێمە ئەو کابرا دێ فەندێکی باشت دەداتێ باشە سپۆرتێکی باش دەکا
هەندێک جار بە پێویست تۆ مارکتینگ ناکەی ڕاست بۆ کۆمپانیاکەی ئەو ترەوانیش لەسەرەوە پێم وایە و قەنەعەتیان بۆ دروست بووە. ئەگەر یاسا و پێداچوونەوە بوو قانونی کۆپیڕایت بکرێت لە کوردستان و پلەتفۆرمێک لەگە چاودێری حکومی بۆ فیلم و سینەما و هوەر لە کوردستان هەبی طبعا سەرمایدار زیاتر هاان دەدرێ بودجەی دابی ئەبێ زەختیان لێ بکەین ئەو سێ خاڵە یاسای تایبەت بە کۆپیڕایت پلەتفۆرمێک بە چاودێری حکومی وانە چاودێری بکە بۆ بگی خۆی بی پلەتفۆرم نیە دەستگای میدیا و زانیاری هەیە بۆ پلەتفۆرمێکی تایبەت دروستکە بۆ فیلم سینەمای ناوماڵ وانە خەڵکیش ئێستا وەکو جاران نەمایە گەنجمان هەیە سەدان نەوادی نێتفلیکسی بینیوە فعلا زۆر ئاسان دوسێ پلەتفۆرمی تریش هەن بەس یەک هەتا فیلمێکی دەبینی دەمری ئەوەندە ڕێکلام دێتە سەرێ تووشە 1001 ڤایرۆس و سپام دەبی هەتا بەس پلەتفۆرمێک بێت کاکە ماگانە 5,000 بدە کاکە من دەی دەدەم بەس پلەتفۆرمێک هەوی بە ئێشتی سەیری فیلمی کوردی بکەم 25 ئەو خەڵکە هەموو جار پرسیار لەم دەکە هەر 988 لە یوتیوب هەیە لە یوتیوب میلیۆن دلار پارەی تێچووە ئەی خەڵکیش حەزەکە بیبینی بەس پلەتفۆرمێک بۆ هەبی زۆر ڕاست سەرمایدار تەنانەت چوێن لای سەرمایدار کاکە وەرە پلەتفۆرمێکی بکە تخصص اختصاصی مەیە چاودێری دەکەین سەربرت بۆ دابین دەکەین فڵان هەوا خەڵک باشدار دەبی ئێستا وایانە نازانم چەندە 5,000 10,000 خەک دەیدا بۆ هەموو کورتە فیلمەکان هەموو بە کوالیتی بەرز تیمەکی دانا بە کوالیتی ئەوەی دابنێت لە کورتە فیلم کە چاودێری بکە چاودێری لەسەر هەبی کۆپیڕایت کەس کۆپی نەکە لە تەلێگرام ئاکات بە تووشی قانون بە تووشی یاسابی ڕاست وایە ئەو تشتان نییە بۆیە سەرمایداریش دەرێ من بکاکە ئێستاش فیلمی باش باو ئەرزیزای نوێ بێنی باو تەکنیکە نوێکە هاتووە لێرە پێویستی زیاتر لە 9 میلیۆن دلاری دەکاتە فیلمێکی جوان لێ دەربێ سەردەمیانە با بڵێ زۆر 8 میلیۆن دلاری تێچووە 1 میلیۆن دلاری تێچووە بەس خەڵکیش ڕازی بووە لە کوالیتی جەنابەت ڕازی بووی دەرنەری دی هەبووە ڕاست هەموو ڕازی بوونە وایان بەس کولفەکی وا تێچوو ئەمە خۆی شتێکی زۆر گرنگە چ بۆ ستافی فیلمەکە چ بۆ درێنەری فیلمەکەش کە یەکەم تەجروبەی فیلمی درێژی بووە و یەکەم ئەزمموی بووە لەو شێوەیە و ستافێکی ئاوا گەوری هاوشێوە ئەمە دووجار سەرکەوتنە بۆ دەرهێنەرەکە بەس یەک مشکلی هەبوو بۆ لە ڕووی مارکتینگەوە زۆر نەچوە ناو خەڵک یعنی وەگەزانین لەو سەردەمەی کە 1970 بڵاو بۆ چەند فیلمێکی تر بڵاو بوونەوە یعنی لایانی مارکتینگ و لایانی کۆمیونیتی ئیشەکە کە خەڵک باسی لەسەر بکات و ئەوانە زۆر کەمتر بوو 1970 دەمە بۆچی وا بوو بەڕای من کێشەکە بڵین سیاسیە نازانم کو باسکەم ینی ئەگەر فیلمێکی دی بە مەسەن خەڵات بربە لە وڵاتێکی وەکو فەڕەنسا ئەو میدیا زەبەلە حەکانمان لێرە لەمە وەستم تێدەگەی ساپۆرتێکی هەر یەکجاریان نەکرد وانە ئەو فیلمە ئەوەی برداوایان ئەوە هیچمان نەدیوە هیچ یعنی من یەکەم ئینتەرویوم یەکەم چاوپێکەوتنم دوای ئەو فیلمە ئەلێرە پێشگە لە سولەیمانی کە چاوپێکەوتنێکم هەوو لە قەناتێکی هوەری لە کانالێکی هوەری ئەوە دووەمە بەس بە تەفاسیل ئەوە یەکەم حسابە یعنی ئەمە چاوڕێش هەڵوێستێکی بەقوترمان هەبوو بەڵام نەبوو بە هۆکاری سیاسی وابزان پلان هەیە بۆ دەروی بنێرن لە دەرێ ئارزیکەن ئیش وەکو من بزانم باڵێ ئاین پلان هەیە بچن هەمووتان پێکەوە ئەوەی نازانم هەمومان دەچینیانە بەس فیلمەکە پەخش دەکرێت لە دەروای وڵات زۆر باشە و ژەنگاوێکی باشە زۆر کەسەیە لە دەرێ لە تاراوگەن کە ئەو فیلمانەیان نەدیوە و بۆ هەموو فیلمە کوردیەکان چەندێک گرنگە لێرە پەخشی خۆت هەبێ دوو ئەوەندەش لە وڵاتانی تری ئەوروپا و ئەمریکا ئەوانەش گرنگە لەوێش کوردێکی باشت هەیە من خۆشحاڵ بووم زۆر شتێکی وام نەماوە ئەگەر شتێکی گرنگ هەبێت تۆ باسیکەی پێم خۆشە بێ دەست خۆش بووە داواتە زۆر چاوپێکەوتنە مەمنونم بڵنگە بەرنامەی جوانت هەیە وا دەرم بەردەوامی لەو بەرنامەیە یەکەم بەرنامەیە سەبتایی بەد سەورەت بە سینەما بی دەست خۆشت لێ دەکەم زۆر سپاس بۆت و سەیری هەموو بەرنامەکانی 1964 ئەو بەرنامەم کردووە تایبەت
بوو چوونی جیاواز هەبووە جار هەبووە تووڕەڵمە جار هەبووە دەستخۆشیم کردووە لە میوانەکان ئیتر ڕایە ئاسایی هیوادارم کۆمەڵێک خەڵک تووڕە بیت لە قەسەکانی من زیاتر دەستخۆشیم لێ بکەن چکە من بەس وابزەم حەقیقەتم باس کردووە من کەسێکی ئەو نیمە و گوشەگیر بم دانیشم نا حەزم لێ نییە بێن لە دەرگای ماڵی من بدەن کاکە ئیلە دەبی بێ بە تایبەت نا بانگ هێشت بکەن کاکە پێویستیمان بە ئەکتەرە فڵان هەر شتەکە ناوخۆ تەواو نەبی بانگشتنامەیەکی بچووک بکەنەوە نیە من یەکەم کەسم دێم بەس ئەو شتەژم جێ لێ نابی ینی دەرهێنەری زۆر بەناو بانگ هاتووە کوردستان کاستینگی کردووە کاستینگ دەبێتە چه هەڵبژاردننی ئەکتەر کەس بە من نەوتوە هیچ ئەگەنە من یەکەم کەس دەچم ڕاداوسم ئەگە موعدەکە ساعت 12 من ساعت 8 بەیانی لێ دەبم ئەوەندە خۆلیە سینەما بەس کەس من نەگوت هاتوو ڕۆشت و من نەمزانی ڕاست هیوە دەرما بارنامە بیتە دەست خۆش بە ئینشەڵڵا هیوای بەردەوامی و کاری باشتر و کاری گەورەترت بۆ خوازین و جێگەی شانازیەکە هەم لەو فیلمایە ئەو ڕۆڵە باشە هەبوو و هەمیش برنەوەی ئەم خەڵاتانەی لەم ئەخیرەیە ئەبێت تۆ زیاتر لە هەموو کەس شانازی پێوە بکەی و ئیشەڵڵا بێتە هەلێک بۆ بەردەوام بوونت دەوکارە و دووبارە بەخێر بیت و دنیای خۆشحاڵ بووین